بەڵێ فەرموو من وتەبێژەکەی دۆناڵد ترامپم دایمەخەوە با ئەوەشتان پێ بڵم کە ژنان بۆی شێت و سەرگەردان بوون ئەوەی باسی دەخەم چیرۆکی وتەبێژە وەهمیەکەی دۆناڵد ترامپە ئەو پیاوەی کە لە خۆی زیاتر سەرسامی ترامپ بوو لە ساڵانی هەشتاکان و نەوەدەکانی سەدەی ڕابردوو لە کاتێکدا ترامپ وەک ئەستێرەیەکی درەوشاوی بواری خانوبەرە و میدیا دەردەکەوت ڕۆژنامەنووسان بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی ژیانی پیشەی و تایبەتی پەیوەندیان بە نووسنگەکەیەوە دەکرد زۆر جار پیاوێک بە ناوی جۆن میلەر یان جۆن بارۆن وەڵامی دەدانەوە کە گوایە وتەبێژی ڕاگەاندنی دۆناڵد ترامپە بەڵام لە ڕاستیدا ئەمە خودی دۆناڵد ترامپ بوو کە لە پشت پەردەوە قسەی دەکرد چیرۆکەکە ماوەیەکی زۆر ڕۆژنامەنووسانی فریو دەدا دووبارەترین قسەش کە هەمیشە دەیوتەوە ئەوە بوو ژنان بۆ ترامپ شێت و سەرگەردان بوون ئەم وتەبێژە وەهمیانە تەنها زانیاری ئاساییان بە ڕۆژنامەنووسەکان نەدەدا بەڵکو بە شێوازێکی سەر سوورهێنەر دەکەوتنە مەدح و سەنای دۆناڵد ترامپ و وەک ئەوەی گەورەترین هەواداری بن بۆ نمونە جارێکیان پرسیاریان لێکردبوو ترامپ بۆ لە فلانە کرد جیابووەتەوە جۆن میلەر وتبووی براگیانە و باسی چی دەکەی ئەکتەرە بەناوبانگەکان خۆیان تەلەفۆنی بووەکەن مادۆنا خۆی داوای لێکات لەگەڵی بچێتە دەرەوە هەموو ژنە ناودارەکان بە دوای ترامپەوەن مادۆنای گۆرانی بێژ و مۆدیلی ئەمریکیش داماوە ئاگای لە هیچ نەبوو بەڵام وتەبێژەکەی ترامپ کە ترامپ خۆی بوو ئەو بوختانەی بۆ دەکرد بەڵام وردەوردە گومانەکان زۆر بوون ڕۆژنامەنووسا زیرەک و لێهاتوەکان هەستیان بە شتێکی نامۆ دەکرد دەنگی جۆن میلەر لەسەر تەلەفۆنەکە لە ڕادە بەدەر لە دەنگی ترامپ خۆی دەچوو نەکەرتۆنی دەنگ بەڵکو هەمان شێوازی قسەکردن هەمان ئەو شانەی کە ترامپ هەمیشە دووبارەی دەکردنەوە ئیتر گومانەکان بوون بە یەقین نهێنیەکە لە بەردەم ئاشکرابووندا بوو کاتێک ڕۆژنامەنووسێک بە ناوی سو کارسوێل ڕاستەوخۆ تۆمارە دەنجەکەی ڕوبەڕووی ترامپ کردەوە و لێی پرسی ئەمە دەنگی تۆ نییە ترامپ سوور هەڵگەڕا و شڵەژە بە پێکەنینەوە دانی پێدانا کە ئەمە گاڵتەیەک بووە و لە کۆنتڕۆڵ دەرچووە کامە بە شێوەیەک لە شێوەکان بەدان پێدانان هەژمار دەکرێت لە دوای چەندین ساڵ کاتێک لە 2016 ترامپ خۆی بۆ سەرۆکایەتی ئەمریکا کاندید کرد دووبارە تۆمارە دەنجەکان بڵاو بوونەوە ئەو کات ترامپ بە تەواوی نکۆڵی لێکرد و وتی ئەوە من نیم یەکێک بوو ویستوێتی لاسایی دەنجی من بکاتەوە لە کۆتاییدا بەهێزترین بەڵگە لە سەرم چیرۆکەی ترامپ ئەوە بوو هەمان ئەو ڕۆژنامەنووسەی پرسیارەکەی لە ترامپ کرد چوو تۆمارە دەنجەکەی بۆ خۆشەویستەکەی ئەو کاتی دۆناڵد ترامپ مار لە مێپلیز لێدا یەکسەر دەنگی ناسیەوە و بەگریانەوە وتی بەڵێ خۆیەتی ئەمە دەنگی ترامپە